گروپی کۆڵن ڤیۆلینا یەکێکن لە گروپە دیارەکان کە لە چەند میوزیسیانێک پێک هاتوون پێشتریش سەردانی هەرێمی کوردستانیان کردووە ئەمە سێهەم جارە کە کۆنسێرت لە شاری سلێمانی ساز بکەن و ئاماژەیان بۆ کردووە کە ئەم کۆنسێرتیان کۆنسێرتێکی زۆر جیاوازترە بێ. بڕیارە ڕۆژی حوتی ئەم مانگە لە سینەما سالمی شاری سلێمانی گروپی کۆڵن ڤیۆلینا کە بۆ جاری سێهەمە سەردانی هەرێمی کوردستانەکەن کۆنسێرتێکی میوزیک ساز بکەن. هەروەک میوزیسیان ئالان عارف با پرۆگرامی کورتسات مەگەزینی ڕاگەیاند کە ئەم کۆنسێرتیان جیاوازترە لە چالاکیەکانی پێشووتریان و جگەل لە میوزیکی کلاسیک کۆمەڵێک میوزیکی جیاواز لەخۆ دەگرێت. کۆڵن ڤیۆلینا ئەمە جاری سێمیتی یەت بۆ کوردستان ئەم جارە بەڕەنگێکی کە لەبەرەوەی یەکێکمان کۆچی دوایی کرد سێ کەمانچە بووین لەگەڵ پیانوەکە ئەم جارە بە دوو کەمانچە هۆڵمان ناوە کە نمایشێکی جیاواز پیشان بین و نمایشیکەین لە سینەما سالم ڕۆژی حوتیمان سەعات 6 ئێوارە بۆ هیوای کە خەڵک و بەڕێزان میوانان بە دڵیان بێ ئەم کۆنسێرتە تۆزێک تایبەتمەندی خۆی هەیە بریتیە لە مۆسیقا و دوایەوە مۆسیقاکان بە شێوازێکە هەرێکەی ڕەنگێکە هەرێکەی ستایلێکە تەنها کلاسیکی نییە.